وەک ئاشکرایە لە هەموو ساڵێ لە وەرزی با بڵێن هاویندا سەرەتای وەرزی هاوین و کۆتایی بەهار ئاسکەکانی گەرمیان وەرزی زاینیانە و بێچووەکیان دوو بێچوو کەم جار دوو بێچوو زۆر جار بێچوویەکیان ئەبێ جا لەم وەرزەتە پێویستی بە چاودێریەکی چڕ هەیە چونکو بێچووەکانیان نزیکەی سێ هەفتە ناتوانن لەگەڵ دایکیانە بڕۆن تەنها شیرە خۆن و لە جێگەیەک لە ناو ئەو دەشت و وینەدایانە مەترسی ینی گەورەترین مەترسی و خراپترین جۆری ڕاوکردن و مەترسیدارترین جۆری ڕاوکردن ئەوەیە کە ڕاوی بێچوو ئاسکەکانی گەرمیانە بەڕاستی چون ئەمە وایان لەیەکە ئیتر ژمارەیان بە تەواتی بە شێوەیەکی مەترسیدار کەم بکە وەکو ئاشکرایە لەم چەند ڕۆژە چەند ڕاوچەیەکیش گیریا لە ڕاوی بێچوو ئاسیان کردووە ڕاستی وەکوتم مەترسیدارترین جۆری ڕاوکردنە لەم وەرزەدا پێویست ئەکا چاودێری چڕ بکرێ هیچ نەبێ بۆ ئەم مانگە با بڵێن مانگی 5 و سەرەتای مانگی 6 تا 15 شەشیش هەر پێویستیان بە چاودێری بەڵام بەداخەوە سەرەڕای چاودێری و خەمخۆری پۆلیسی دارستان بە تایبەت بنکەی قۆرەتوو تاکو دەکاتان نزیک خانەقین و ئەو ناوچانە وەکو ئاشکرا هەر لە مەیدانەوە تاگو ئەگاتە نزیک سنووری خانەقین ئاسکی لێیە و ئەم ئاسکە هەرەوە نییە لە گەرمیانە دەگمەن بێ بەڵکو لە جیهانە مەترسی انقرازی لەسرە ئەو جۆرە ئاسکی کە لە سنووری گەرمیانە هەیە جۆرێکی دەگمەنە لە جیهاندا بەڵێ وازەحە ئەوە پێڵێن گەزیلا هەر بە ئەنگلیزی شەر گەزیلای پێڵێن ئەم جۆرە لە کوردستانی گەورە تەنها لە کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵاتەیە لە ناوچێ با بڵێن گەرمیانی خۆمان هەر لە مەیدانە و تاکو دەکاتە خانەقین و قەسرشینون و تا دەگاتە سەرپێنزەها بوو تا نزیک دەشتایەکانی کرماشان و لەوێشەوە بۆ وڵاتی ئێران و پاکستان و بە بڕێکش لە خۆراوای چین لەبەرەوە ژمارەیان لە جیهانەکەم بۆتەوە بۆ منە لە وڵاتانی شەرقی ئەوسەد بۆ منە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئوردون نەماوە لە مەسەرەن لە سووریا انقرازی کردو نەماوە لە عێراق بەگشتی نەماوە تەنها گەرمیان ڕێژەی ئاسک ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژیان کەمی کردووە یاخود زیادی کردووە هەموو جارێ ڕێژەی ئاسک وەکو خۆیەتی ینی زیادەکە وەکوتم من ئەم چڕیە تەنها لە ناوچەی قۆرەتووە ناوچەکانی ترمان زۆر بە کەمی ماوە وەکوتم بەگشتی چڕێەکە لە ناوچەی قۆرەتووە بە حکمی ئەوەی نزیک سنووری ئێرانە و لەو دیوە ناوچەی پارێزراوە ئاسکەکان هەر لە مەیدانەوە با بڵێن لەو دی سنوورە تاوکو ناوچەکانی قەسر شیرین و ئەو ناو تا کرماشان ئەوە ناوچەی پارێزراوە لەو دیوە بەڵام لەم دیوە وەکوتم ئیمکانێتێکی کەمەیە لە ژێردەستی پۆلیسی دارستانە بۆیە کێشەکانەوەیە لەم مانگە هیچ نەبێ بە هاوکاری لایەنەکانی تر بە هاوکاری جهتی پەیوەندیدار بۆ نمونە ئاسایشە پۆلیسی ناوخۆیە بۆ نمونە ئەمانە هاوکاری بکرێن داواکارم ئەگەر ئیمکانێتیش نییە تەنها بۆ ئەم مانگە هاوکاری بکرێن چونکو بێچوو ئاسکەکانمانەوەیان هۆکارە بۆ زیادبوونی ژمارەی ئاسکی گەرمیانی باڵێ لە گەرمیان مەترسی لە ناوچوونی تەواوتیە و ئاسکانە هەیە مەترسی وەکو ئەنقراز و تەواتی لە ناوچوون نییە بەڵام کێشەکە ئەوە ژمارەیان ئەو ڕاوکردنی بێچوو ئاسکەکانە نایڵێ ژمارەیان زیاد بکە کێ گەورەترین و مەترسیداترین جۆری ڕاوکردنی بێچوو ئاسکەکانە چونکو ژمارەیەکی زۆر ئاسک ئەزێت بەڵام کێشەکە ئەوەیە تیان ڕاو ئەکرێن ئەو بێچوانە ئەبرێن و وەکوتم چاودێری چڕی ئەوێ جێگیرکردنی کامیرەی ئەوێ هاوکاری ئەو بەچکە ئاسکانە کە برێن و ڕاوەکرێن ئەفرۆشرێنەوە یاخود بەخێوەکرێن لە ماڵەکانەوەنی ئێوە بزانن و سەردانی ئەو ناوچاناکەن زۆربیان وەکو ئاگادار بین ئێمە زۆربیان بۆ مەبەستی بازرگانیکردنە ئەفرۆشیە جاری وا بۆ ڕاوچووا بۆ 15 بێچوو ئاسکی لا بووە 10 بێچوو ئاسکی لا بووە 7 لا بووە ئەمە ئەفرۆشێتە خواروی عێراق ینی ڕاوچەکان وەکو زانیاری لە سەریانەیە ئەیفرۆشنە خەڵکی تر لە کوردستانە ناوچ هەنێکیشی نسبەتێکی کەمی لە ناوخۆیان مەسەڵەن هەیە باخی لە باخەکەیە دایانە بەڵام ئەمە مەترسی ترە چونکو ئەو بێچووە ناتوانێت لە باخا بژێن تەمەنی کەمترە بێ
وەکو بەگشتی ئاسکی گەرمانی تەمەنی 11 ساڵ بۆ 12 ساڵە زۆر بژیت 15 ساڵەژێ بەڵام لە باخە ئەو تەمەنە کەمترەوێتەوە بۆ 8 ساڵ و 9 ساڵ.